قاعدێکی کوردی صلاح الدین ئەیوبی وەرە بزانین هەممی ئەو چی بووە کە زانی ئەبێ چی بکات چی واجبە لەسەری ڕاستەوخۆ هەموو ژیانی گۆڕە باوکی بینێ لەگەڵ مناڵانە یاریەکە یعنی تا ئێستا هەممی چییە یاریکردنە لەگەڵ مناڵان بانگێکاڵێ ئاوەرەوەڵە یە بۆ لای باوکی بەرزیەکاتەوە کە بەرزیەکاتەوە دەسی لێبەرەکەوێتە خوارەوە کاکەوێتە خوارەوە هەڵەسێتەوە باوکی پێڵێ دایکتم نەهێناوە نەم خواستووە نەم کردوتە ژنی خۆم بۆ ئەوەی تۆ بخاتەوە تۆش خەریکی یاریکردن بی وڵای باوکە دایکمە بۆچی هێناوە منە بۆچی خستوێتەوە فەرمێت تەنها بۆی قودس ڕزگارکی باشە تەنها بۆی قودس ڕزگارکی تەمان ئەم عایلەیە لە مووسڵ هەڵدێن ئاوارە ئەبن ئەڕۆنە شام دوایی ئەبن بە خاوەنی هەموو عێراق و شام و میسریش لە سای سەری ئەو کوڕیانەوە کاوە هەمەکەی بوو صلاح الدین ئەیوبی لەو کاتەوە کە زانی ئەوە هەدەفە و بۆ ئەوە هاتوۆتە دنیاوە کە کارێ بۆ میسلامە بکە کە بەر بوویەوە ئازێتی زۆر گەی باوکی وتی ئازێتە نەگەی ئازارە نەبوو تی با تی بۆ هاوارە نەکرد بۆ نەوقیژە بۆ نەگریای بۆ نەود ئەرە کاکە بۆ لە خەو مەڵەسیێنیە ئێستا بەگەنجە بڵێ هەسە بۆ نوێژی بەیانی نەک بڵێ قودس ڕزگارکە بڵێ هەسە بۆ نوێژی بەیانی بە برا بچکۆ بڵێ بە کوڕەکەەوە بڵێ ئەوێری جوان ناوێری بە کچەکە بڵێ ناڵم سەری هەڵقەیەکی ناڵم سەری فلیمەکەی ناڵم سەری گوون مەڵێ قودس ڕزگارکە بڕۆ ئەوەی پێ بڵێ بەس بڵێ داوێنی خۆ پارێزە بڵێ خلاقی خۆ پارێزە بڵێ لەچکەکەت پارێزە بڵێ خۆ ڕزگارکە خۆ شایستی باشکە بزان چۆن هاوارەکە بەسەرتا ژیانە لێ تاڵ کردم چیتەوێ لێم کورە ئەمەکەی ژیانە دینێەوە بێ من نامەوێ بزانە چی ئەوە هەمەکانیانە بۆیە سێرەکەی پێویستی بۆ هاوارە نەکرد بۆ نەود باوکە عزیێتم بێ بۆ نەود ئاخ نەود ئۆف وتی چۆنە بێ یەکێ بەتەماوێ قودس ڕزگارکە بڵێ ئاخ بە شتێکیوە سبەینێکەوێتە ناو جێیشەوە باقوبری قیشمشێر بەسەریەوە تیر دا ئەبارێ بەسەریە بەمەنجانیق بەردی گەورە گەورەی تێگیری ڕۆنەکرێ بەسەریا کەوێ بەسەر شورا سەرکەوێت چۆن یعنی ئەمە ئێستا بۆ بەربوونەوەیکیوە هاوار بکە ینی وێنای کرد بابەتەکە چۆنە بۆیە بتوانی بەو شێوە بابەتەکان وێناکەی و خۆت دروستکەی هەمێکی گەورەت هەبێ خەمێکی گەورەت هەبێ ئەوە مای دڵخۆشیە هەم بۆ خۆت و هەم بۆ